بەناوی گەلی کوردستان دانیشتەکەمان دەست پێکەین. کودەتاکەی حوتیاری فراکسیۆنی پارتی بە یارمەتی فراکسیۆنە کەمینەکان بە جۆرێک ڕەوشی پەرلەمانی ئاڵۆز و دژوار کردووە کە نەک دانیشتنی یاسایی پەرلەمان بەڵکو تەنانەت کۆبوونەوەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکانیشی نەهێشتۆتەوە. بەهۆی بایکۆتی 6 فراکسیۆنەکە کۆبوونەوەی فراکسیۆنەکان هەڵوەشایەوە هاوکات ئەو 6 فراکسیۆنەی کە بایکۆتی کودەتاکەی حوتیاریان کردبوو بەشداریکردنیان لە هەموو دانیشتنێکی پەرلەمان هەڵپەساردوو تا ئەو کاتەی میکانیزمی کارکردنی پەرلەمان ڕێک دەخرێتەوە. ئێمە پێمان وایە کێشە لە دەستەی سەرۆکایەتیدا هەیە هەتا دەستەی سەرۆکایەتی بەخۆی دانەچیتەوە میکانیزمی ئیشکردن نەگۆڕی ئێمە بەشداری کۆبوونەوەکان ناکەین چونکە وەکو لە مادەی 24ش بڕگەی سێدا هاتیە پەرلەمانتار بۆینی ملاحەقە بکرێ بۆینە لێپرسینەوەی لەگەر بکرێ ئیلا ئەگەر تاوانێکی ئەنجامدابی. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ ئیسلامی وتی کودەتاکەی حوتیار شکۆی بۆ پەرلەمان نەهێشتۆتەوە و کردوویەتی بە پاشکۆی حکوومەت هەر بۆیە بەشداری هیچ دانیشتنێک ناکەن تا ئەو کاتەی دوو خەشێواوەکە ڕێک دەخرێتەوە. ئێمە تا ئێستا وەکو پەرلەمانی کوردستان چەند پرۆژە یاسایەکی کەم نەبێ فراکسیۆنەکان پەسەند نەکراوە. هەر حکوومەت پرۆژە یاسای ناردووە و زۆر جاریش سیفەتی ئیستعجالی پێدرا و پەلەی لێکراوە بۆوان یاسا دەرسوێنراوەتەوە لە کاتێکە کاکادی و فراکسیۆنانە کاریان چی لەم پەرلەمانە و پاشان پەرلەمان نەیتوانێت بەڕاستی چاودێریشی چاوتیژ و قایم بێ بەسەر حکوومەتەوە بەڵکو من هەست دەکەم بەڕاستی پەرلەمان بۆتە ینی پاشکۆی حکوومەت چاودێری پەرلەمان دەکات حکوومەت فەرمووەوە ینی بڕیار بەسەر پەرلەماندا فەرز دەکات. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی پێمان وایە بەم شێوازە پەرلەمان بەڕێوە ناچێ و نە بەڕاستی ئەو پێناسەی کە هەیەی لە پەیڕەوی نێوخۆدا کە بەرزترین و باڵاترین دەسەڵاتی ینی چاودێریکردنە کە نەیتوانێت بەڕاستی ئەم دەسەڵاتە بەکاربێنێ لێ نەگەڕاوە بەڕاستی حکوومەت ئەم دەسەڵاتە بەکاربێنێ و دووەم بەرزترین دەسەڵاتی یاسادانان وەکو باسم کرد یاساکان بەو شێوەی دادەنرێن و مەرجعی سیاسی هەرێمی کوردستانیش بەخوا کاکە پەرلەمان نەیتوانێت بێتە مەرجعی سیاسی هەرێمی کوردستان. حکوومەت 50 گەڕی کۆبوونەوەی لەگەڵ بەغدا کردو تەمەن لە میدیاکان بیستمانەوە کە چی گوزەراوە بۆ ئێمە دەمانێت بەڕاستی ڕۆڵ بۆ ئەم پەرلەمانە بگەڕێتەوە و ڕۆڵ بۆ سەرۆکایەتی پەرلەمان بگەڕێتەوە و ڕێزێکی تایبەتی لە فراکسیۆنەکان بگیرێ ناکرێ ئەم فراکسیۆنانی پەرلەمان بە گشتی دەڵێمیانی بە هەموو فراکسیۆنەکانەوە بە فراکسیۆنی پارتیشەوە بە پێکاتەکانیشەوە کاتێک دابنیشن ئەگەر ئێمە لەسەر شتێک ڕێککەوتین یا زۆرینمان لەسەر شتێک ڕێککەوتین ناکرێت نادیدە بگیرێ بەڕاستی. هاوکات سەرۆکی پەرلەمانی کوردستان بە ئاماژەی کودەتاکەی حوتیار بە شکاندنی شکۆی متمانەی پەرلەمان ناوی بردوو ڕایگەیاند تا شکۆ و متمانە بۆ پەرلەمان نەگەڕێتەوە بانگێشت بۆ دانیشتن ناکەن و هەروەها وتیشی دەبێت پەرلەمان گزارش لە خواستی هەموو فراکسیۆنەکان بکە نەک تەنها یەک فراکسیۆن. خۆی لا هەموو شتێک گرنگترەوەیە فراکسیۆنەکان کێشان لە نێوانانە بێ. ئێمە پەیامەکەیانمان وەرگرت هاتن سەردانی ئێمەیان کرد دواتر بڕیارە دەین کە ئایا لەگەڵیان کۆ ببینەوە و کەی لەگەڵیان کۆ ببینەوە. بەش بە حاڵی خۆم منیش نیگەرانیم هەیە وەکو سەرۆکی پەرلەمان لەبەرەوە دوای ڕەوینەوەی هەموو نیگەرانەکان بڕیارە دەین لەگەڵیان پەرلەمان کۆ دەبێتەوە. پەرلەمان کۆ نابێتەوە هەتاوەکو بەو شێوەی لێنێت کە خواستی هەموو ئەو هێزانەیە کە لە ناو پەرلەمانی کوردستانە حوزوریان هەیە و پەرلەمان و کاتە کۆ دەبێتەوە کە باس لە کێشەکانی خەڵکی کوردستان بکە و ئەو کاتە کۆ دەبێتەوە کە بە شکۆیەکی تایبەت و بە متمانەیەکی تایبەت بچێتەوە. بانگێش بۆ کۆبوونەوە ناکەم تا نەگەمە ئەو بڕوایەی کە کۆبوونەوەی پەرلەمان سوودی هەیە بۆ خەڵکی کوردستان. سەرۆکی فراکسیۆنی گۆڕانیش ڕایگەیاند کاری پەرلەمان نییە حکوومەت هەرداوایەکی هەبوو جێبەجێ بکات بەڵکو ئەرکی پەرلەمان بە دوواداچوون و لێپرسینەوەیە. بەداخەوە دۆخی پەرلەمان تا ئەم ساتەی کە ساڵێک زیاترە بەردەوامە پەرلەمانێکی ئەکتیڤ و چالاک نییە هۆکارەکەی ئەوەیە کە تا ئێستا ئەم پەرلەمانە گفتوگۆی لەسەر قەزیە جدیەکان نەکردووە لە کاتێکا تەڵەب هەبووە لەسەر قەزیەی موچە لەسەر قەزیەی نەوت لەسەر قەزیەی خاڵە سنووریەکان لەسەر قەزیەکانی تر و ئێمە پێمان وایە طبعاً بەشێکی ئەمە بەشی هەرە زۆری پەیوەندی بە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانەوە هەیە لە ئایندەی نزیکە پێویستە سەرۆکی فراکسیۆنەکان یەک نوێنەرایەتی فراکسیۆنەکان لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمانە زۆر بە ڕاشکاوی بڵێن ئەوە وەزعی خەڵکە ئەوە مەعیشەتی خەڵکە ئەوە بێموچەییە ئەوە بەرەو قەیرانێکی قوڵترە ڕۆین ئەوە دۆخەکەیە یعنی خۆ ئەبێ ئەگەر ئەم پەرلەمانە قەرارە هەبێت ئەبێ قسە لەسەر ئەم شتە جدیانە بکە ئەبێ قسە لەسەر ئەم قەزیە جدیانە بکە. لە حوتیاردا داواکاری 53 پەرلەمانتار بە هەند وەرنەگیرا و سەرڕای ئەوەی هەڵگرتنی پارێزبەندی بۆ 4 پەرلەمانتار خرایە دەنگدانەوە
بەڵام وەک پێشتر پلانی بۆ داڕێژرا بوو تەنها پارێزبەندی لە سۆران عومەر پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی وەرگیرایەوە. ئەمەش قەیرانێکی قوڵی لە پەرلەمانی کوردستان خوڵقاندووە و کە چاوەڕێ دەکرێت کاریگەریەکانی تا کۆتایی ئەم خولە بەردەوامی هەبێت. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.